سەروەری ئاسمانی عێراق لە بەردەم پرسیاری جددیدا. ئایا عێراق دەتوانێت ئاسمانی خۆی بپارێزێت؟ لە دەستپێکردنی شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانەوە لە 12 حوزەیرانی ڕابردووەوە، سەروەری ئاسمانی عێراق هێندەی دیکە کەوتە ژێر پرسیاری جددیەوە. بە تایبەتیش دوای ئەوەی ڕۆژی 24 حوزەیرانی ڕابردوو لە یەکەم ڕۆژی ئاگربەستی شەڕی نێوان ئێران و ئیسرائیلدا هەردوو سیستەمی ڕاداری عێراق لە تاجی نزیک بەغداد و بنکەی سەربازی ئیمام عەلی لە زیقار با درۆنی خۆکوژی کرانە ئامانج. بە گوێرەی سەرچاوەکانی زانیاری، درۆنەکان بچووک بوون و سەرچاوەی هەستانیشیان تاوەکو ئێستا ڕوون نییە. بەڵام بە گوێرەی چەند سەرچاوەیەکی ئەمنی، درۆنەکان لە چەند شوێنێکی نزیک لەو شوێنانەوە هەستاون کە کراونەتە ئامانج. دوا بە دوای ڕووداوەکە سەرچاوەیەکی نزیک لە حەشدی شەعبی ڕایگەیاند. بە دڵنیاییەوە ئەو کارە دوورە لە ئێمەوە. وتیشی بە ئەگەری زۆرەوە کردنە ئامانجی سیستەمی بەرگری عێراق کاری ئەمریکا و ئیسرائیلە. لە بەرامبەردا عەباس عەرداوی شرۆڤەکاری سیاسی عێراقی لە هەژماری خۆی لە تۆڕی ئێکس ئاماژەی بۆ ئەوە کردبوو کە هۆکاری کردنە ئامانجی سیستەمی بەرگری لە تاجی ئەوەیە کە ئەو سیستەما بەکارهێنراوە بۆ پاڵپشتیکردنی ئیسرائیل. هەردووا بە دوای بڵاوکراوەکەی عەرداوی، هێزەکانی عێراق ناوبراویان دەستگیر کردو، دوای لێکۆڵینەوەی یاسایی ئازاد کرا. هەروەک بە گوێرەی هەندێک سەرچاوەی هەواڵی، سیستەمەکە دەکرێت لەلایەن حەشدی شەعبیەوە کرابێتە ئامانج. ئەو سەرچاوانە هۆکارەکەی بۆ ئەوە دەجێڕنەوە کە ئەو سیستەمە گرێدراوە بە فەرماندەیی ناوەندی سوپای ئەمریکاوە. بەو شێوەیە شیمانەی ئەوە هەیە داتا و زانیاریەکانی سیستەمەکە لە ڕێگەی فەرماندەی ناوەندی ئەمریکاوە لەگەڵ ئیسرائیل بەش بکرێت. ئەمەش وای کردووە لەلایەن گروپە چەکدارەکانی نزیک لە ئێرانەوە بکرێنە ئامانج. بەڕای چاودێران سیستەمی سەربازی عێراق بە ئەندازەیەک لاوازە کە تەنانەت بنکە ڕاداریەکانی خۆشیان پێناپارێزرێت، چی بگات بە شوێنەکانی دیکەی عێراق. ئەو کات سەرەڕای پێکێنانی لیژنەی بە دواداچوونی ڕووداوەکە لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە، بەڵام تاوەکو ئێستا سەرچاوەی هاتنی درۆنە خۆکوژیەکان کە هەردوو بنکەی ڕاداری تاجی و ئیمام عەلیان کردە ئامانج ئاشکرا نەکراوە. لە ئەگەری هەڵگیرسانەوەی شەڕی نێوان ئێران و ئیسرائیلیشدا، عێراق توانای پاراستنی ئاسمانی خۆی نابێت.